11 B. Up. 11 B. 11 iman bot. 11 C. When the ball is in the control of the referee, the time is live. سيتكلم سيبان الجول. خلاص يا خلايا. If a player is shooting with both feet on floor, the act of shooting ends when the ball leaves his hands. لو حمد بعد If a player خولەکە سێ ڕۆژی خایان کە لەلایەن یەکێتی تۆ باسکەی لقی هەولێر ئەنجام درابوو بە سەرپەرشتی یەکی تۆ پاسکەی عێراقی بەشداربان لێرەدا ئەوەی لە تاقیکردنەوەکان دەربچێتن بڕوانامەی پلەسەی ناوبژیوانی وەردەگری بەڵام ئەوانی شەر وەکو نوێکردنەوەی زانیارەکانی تیان ئەتواندین وەکو بڕوانامەکی بەشداربوون وەربگرن دەرفەتێکی زۆر باش بوو لێرەدا ئەم خولەکریا بۆ ماوەی سێ ڕۆژ لەوانەیە بۆ ماوەی سێ مانگ زیاتریش ئیستیفادەی زیاترمان لێکرد بێتن هەلێکی زۆر باشە بۆی ببیتە ناوبژیوان معلوماتی زۆر باشمان وەرگرتووە مامۆستایەکانیش دەست و چاویان خۆش بێتن هەموویان ماندوو بوونە پێمانەوە و ئەوەی کە زۆر گرنگە هەموو قانون و هەموو ئەو شتانێکە معلوماتەکان قانونی تازە بوون ئەوە زۆر گرنگە چونکە جارێ وایە وەکو یاریزان ئێمە خۆمان وەکو یاریزانی باسکە لەوانەیە قانونەکان بگۆڕێ ئێمە پێمان نەگاوە بە ئاسانی ئەگەر چەند خولێکی ئاوا بکرێتەوە دەزانین دوایین گۆڕانکاریەکان چینە ئەمە زۆر بە ئیستیفادەیە لێرەدا ئیستیفادەیەکی وا باشمان کردووە هیوادارم زووتریش زیاتر بکرێتەوە زوو وەکو بڵێ